سەبارەت بە وشکە ساڵی ئێستا بە وشکە ساڵی بە زیاتر لە گەرمیان بە تەواتی دەرکەوتووە ئەتوانین بڵێن نزیکەی 16,000 دۆنم زەوی کشتتوکاڵیمان کە بەدەی متێنراوە لە ناوچووە و سەبارەت بە لە وەرگاکانیش بەداخەوە ئێمە نزیکەی 700,000 سەر ئاژەڵمان لە سنوورەکە بێ لە وەرگا بووە بەهۆی ئەوەی کە کەش و هەوا لەبار نەبووە و بارانی پێویست نەبووە تووشی گرفتی لە وەڕبوونا لەکە ئەمە یەکێکی ترە لە گرفتەکان سەبارەت بە بۆ باخانێشمان کە ساڵانە بە ئاوی سەر زەوی بڵێن پشتیان بە ئاوی سەر زەوی بەستووە بەهۆی کەمی بارانەوە لە مانگی 5 و 6 ئەگەری هەیە ئەو باخانشمان تووشی گرفت بن. ئێمە تا ئێستا و داتایەمان کۆ نەکردوێتەوە بەداخەوە لە ئەو زیانانە کە بەر جوتیارەکەوێت زۆرە لە ماوەی هەفتەی داهاتوودا دەسەکەین بە ئامار کۆکردنەوە سەبارەت بەو زیانانەی کە بەرجوتیارانمان کەوتووە. زیاتر ئێمە لە سنووری گەرمیانە دانەوێڵە بە تاواتی زیانی بەرکەوتووە سەبارەت بە خاوەن ئاژەڵەکانیش زیانی تاواتی بەریانەکەوێت بەهۆی ئەوەی کە لە وەرگایان نییە بە دەرەجەی سێدێنەوە سەر باخەکان کە گرفتی کەماویان بۆ دروستە بێت.